منهم طارق مغديدة طارق مغديدة عمل شاش صار اللي ردستم با جز كرديا فين جز إيشا خوش بيستك إيشا كم دست بكرديا خلق كاس لعمود زان ديتا كل سردان ما ذكاتي جز كان في خوش بو إذا كاس جوازك أو يا هيز بكار نايم هيز درماناتك اشتجوها بكار نايم كأولي إذا كاس هربا تبيع خوش تشتكان تبيع خوش يقوش تشتكان باشی یک دو سه سالی دیکم دوای دەستم باوەی فکرەکەم لەوەی کردەوە شتەچەوە جیاواز دروست بکەم لە عەرزی سۆرانی کوردستانەوانە نەبووە تا ئێستاکە ئەمن دەستم پێکرد سەرکەوتوو ژووم لە ئیشەکەی داری هەتا ئێستاکەش هەر بەردەوامم خەڵکەکەش ڕۆژ بە ڕۆژ یعنی خەڵکی جیاواز دێتەکنەمن سەردانمانەکە لە کوردستان و لە دەرەوە و لەو جیانە یعنی هەموو خەڵک سەردانی کردیمەوە دەستخۆشیشی کردێ لە خواردنەکەیەوە هەتا ئێستا هەموو خەڵک ڕای لێ بووە پێی خۆش بووە سعات 4:30 ینی ئیشەکەی دەکەین لەو 5 دقیقە ئەوانە حاضر دەبی پاشی هەندێش هەتا حسب خلاص بوون هەندێک جا ئەبینی مەغریبان خلاص دەبی بەخۆ حسابی سعات 9 ئەوانە دەکەین بەس نەگەیشتیتە ئەو کاتان خەڵکەکە زووتر دێت خلاص دەبی ینی گەزەکان سعات 6 7 ئەوانە خلاص دەبی گەزەکەمان شەکەم زۆر فرسە زۆر فرسە زۆر ماندوو بوونیەوە شەو ڕۆژ لۆم تەرخان کردیە ئیشەکەی خۆم شەو ڕۆژ لۆی ئیشەکەم یعنی 4-5 ساعتی ڕۆژانە بە شەو بە ڕۆژ 4-5 ساعت ڕۆژانە دەروونەکەی دیکەیتی سرعەتم نییە چونکە بەخۆ گۆشتەکەی بەکاردین و گۆشتەکەش بە خۆمانێ دەچمە قەسابی لەوێ دەینم بەخۆش گۆشتەکەی چاکەکەین بەخۆ شەوان گۆشتەکەی بەکاردینەوە حاضر دەکەم لۆ بەیانیشی سەرچی دیکە 10 نەفەر لەکنم ئیش دەکەن 10 نەفەر ئیش دەکەن لەکنم لەگەرم کار دەکەن و ئیدیکە مارێشم هەموویان یارمەتیم ئەدەن یەک دوو کەسچی دیکەم هەیە ئەویش یارمەتیم ئەدەم زۆرەوانی هەرچیشم لەگەر بەکاردێنم من خەڵکی سۆرانم هەر جارێک کە لێرەوە دێم بچم بۆ هەولێر یان بچم بۆ سلێمانی هەتا لێرە گەز نەخۆم قەناعەتم نایە جیاوازە لەگەڵ شوێنەکانەکە و شاگردەکان و وەستایەکەش ڕۆژە زۆر خۆشە لەگەڵ پڕیارە دەستخۆشیان دەکەم ئینشاڵڵا سەرکەوتووە من چەند ساڵێکە لە وەسە تاریخ کار دەکەم دەستی خۆرگە زۆر لێ ڕازینە کە ئەو دەرفەتەی دامە لە ژیانمان دەستی خۆرگە سوپاس دەکەین بەڕاستی دەستاوەکەی وەسە تاریخ زۆر تایبەتە هەم لە لای ما لە لای ئێمە شاگردەکان گشتمان حەز دەکەین یعنی بەڕاستی بە دەستی وەسە تاریخ نانەکە بخۆین و خەڵکەکان خەڵکی تایبەت خەڵکی ئاسایی هەر هەمووی گشتی حەزی لێ بە دەستی وەسە تاریخ نانەکەی بخۆ چاشمان هەیە بەداریە چاکەش بەداریە هەم خەڵکەکە هەر هەمووی نەکەم بەخۆم مەحکوم سەناوشتانەی بکەم خەڵکەکە کە چای خواردیا بێ گەگەزی دەخوا بێ چایەکە ناڕوە چونکە بەداریە لە زۆر جێت کەسەیە بەداری بەس لێرە چای ئێرە جیاوازە هەر دەستاوەکەی هەستەکە خۆشە خەڵکەکە زۆر ڕای لە چایەکەشە بێژگە لە گەزیش خەڵکی بەیانی چەند هاتینی ئێرانە لە سوید هاتیە لە بەریتانی هاتیە لە تورک زۆر سەردان مەکەن بێ ئیساو سەردان مەکەن هەتا داوایان لە سوید لە تورکیا ئەوانە هەمویان کردی ئەمن بچنە ئەندەرێ سەردانێکی تورکیاشم کرد ئەم چووم بەناوی ئەوەی بەڵام بەناوی هەندێک نەچوم ئیشیان لەو بکەم و ئیشەکە کە هەر حەزێک بوو چوینێ ئەندەرێ ڕازیم بکەن لەوێ بم بەس حەزم لێ بوو لە کوردستان بمینێمەوە خزمەت خەڵکی خۆم بکەم و ئێرە بەچەنێرە